پارلمانتر عراقی سیروان عبدالله اسماعیل سرطایی دام بخیراتنا تدکن لبش کردی دنگ امریکا و هر وها لامریکا بگشتی جی تاتی واشتون بو سردانه که اگر زحمت نبی تکاربی هنک آگاهی لدور سردان خواهد جبو چهاتیه و دوید دما هستار دا که عراق و هریما کردستان تیرا در باس دبن تو الامریکایی زۆر سپاس بۆ ئەو میوانداریە لە ڕێگای دەنجی ئەمریکاوە حەزەکەم سەرەتا بەرلەوەی دەست پێ بکەین سەرخۆشی خۆمان پرسە و ماتەمێنی خۆمان ئاڕاستی تێکڕایی قوربانیانی ئەو کارە ساتە سروشتێ بکەین کە کوردستانی گەورەی گرتەوە وە کۆمەڵی خەڵک شەهید بوون هیوادارین خۆی گەورە بە بەهشتیان شاد بکەوە سەبووری کەس و کاریان بدا و هاوکات داوای چاکبوونە بۆ تەواوی برینداران دەکەین. سپاس بۆ ئەو دەرفەتە بەڕاستی طبعاً ئاگادارن و هەموو جیهانە ئاگادارە ئەوەی کە ڕوویدا لە جیاتی لە بڕی ئەوەی کە لە هەرێمی کوردستان ویستمان کە لە پرۆسەیەکی دیموکراسی ئاشتیانە خەڵکی کوردستان دەنجی خۆی بدا تەنها پرسیارێک وەڵام بداتەوە بە بەڵێ یان بە نەخێر ئەویش ڕیفراندۆم بوو ڕیفراندۆمی هەرێمی کوردستان لە بڕی ئەوە بینیمان چۆن حکوومەتی ناوەندی عێراقی کە بە دژوارترین شێوە بە هێزێکی زەبەلاح بە پاڵپشتی وڵاتانی ئیقلیمی بە بەکارهێنانی پێشکەوتوترین و زەبەلاحترین چەکی مۆدرێنی وەکو تانکی ئەبرامس هێرشیان کردە سەر تێکرای سنوورەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری تووسخورما توی شەهید و شاری کەرکووک و هەروەها خانەقین و سنجار و مەخمور و گوێر و تەواوی سنوورەکان وە خەڵکێکی زۆریان شەهید کرد خەڵکێکی زۆر سەدان هەزاریان دەربەدەر کرد ئاوارە کرد و کۆمەڵێک تاڵان و کوشتن و سەربڕین و ماڵ سووتاندون و ماڵ تاڵانکردون و ئەمانە ڕوویدا کە هەموو ئەمانە تاوانی جەنجین یەک و کاری نایاسایی و نادەستورین حتا بە پێی دەستوری عێراق مادەی نۆیەم ڕێگا نادا بە هیچ شێوازێک کە حکوومەتی عێراق هێز بەکاربیینی لە دژی هاوڵاتیانی عێراق و تاکو ئەو لە حەزەیەش لەبیر نەکەی هەرێمی کوردستان بە پێی دەستوری عێراق بەشێکە لە عێراق و بە پێی دەستوری عێراق هەرێمی کوردستان فۆرم کراوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بەشێکن لە عێراق بۆیە ئەمە خڕوقاتێکی قانونی بووجە هەموو ئەو خەڵکانەی دیارێکێکی سیروان بەستیانی پەیوەندیە وێ بەسەردانەوە چیان لە ئاکامی ئەو تاوانە گەورەیە ئەو زوڵم و ستەمەی کە لە خەڵکی هەرێمی کوردستان کرا ئێمە لەو خۆناغە پێویستمان بەوەیە ئەو دەنگە بگاتە جیهان وە لە بیریش نەکەین ئەمریکا وڵاتێکە کە ئەمن دەتوانم بڵێم کلیلی چارەسەری و گەیشتن بە ئامانجی نەتەوەیمان لە دەستی ئەمریکایە چونکە هەر کاتێ ئەمریکا پاڵپشتت بک بە قەناعەتەوە و هەر کاتێ مقتەنیع بوو بە ئامانجەکەی ئێمە بەریتانیاش لەگەڵیتی و ئەوروپاش بە دوای دادێجا بۆیە پێویستە ئێمە ئەو دۆستایەتیە لەگەڵ ئەمریکا یەک پتە بکەینەوە دوو ئەو دەنجی ناڕزایی خەڵکی کوردستان بگەینینە ئەمریکا ئەو زوڵم و ستەمەی کە لە ئێمە کرا و لە هەمان کات دەبێ بۆ بەرچاوی خەڵکی ئەمریکا و هەروەها سیاستمەدارانی ئەمریکا شڕون بێ کە بزانی استراتیژەتی ئەمریکا چۆن بوو ئایا ئەمریکا ڕازیە بەوەی دوای 4500 خەڵکی ئەمریکی شەهید بکرێت لە عێراق لە بەدەستی میلیشیاکانی عێراقی و میلیشیاکانی ئێرانی و تیرۆریستانی ئەنسار و ئیسلام و قاعیدە و ئەمانە ئایا بۆ ئەوەی بوو کە عێراق بە یەکجار تەسلیمی ڕژێمی ئێران بکات بۆیە ئێمە دەمانەوێت وەکو نوێنەری خەڵکی کوردستان و ئەڵکی نیشتیمانی خۆمان بکەین ئەرکی ئەخلاقی خۆمان بکەین ئەو دەنگە و ئەو تاوانکاریانە ئەو پێشێلکاریە دەستوریانەی حکوومەتی عێراق بگەینینە نێوەندی دەسەڵات و پێم وایە تا ڕادەکی باشیش کۆمەڵێک دیدار و کۆڕ و کۆبوونەوە و سیمینار و ئەمانەمان کردووە و بە تەواوی ئەو دۆکیومنت و ئەمانەشمان گەیاندوتە شوێنی مەبەست کە بە دڵنیاییەوە کاردانەوەی ئیجابی دەبی لە ئایندەکی زۆر نزیک بۆ ئەوەی لە بەرژەوەندی خەڵکانی هەرێمی کوردستاندا بشکێت. باش ئەمێ جاردن vegerne ئەمریکا کە هون چژ ئەمریکا دخوازن بە تایبەتی دوێ قۆناغێ دەژوارە بکە لێ ئەسخوازم ئەم vegern هەرێما کوردستانی
از باورم ایرو کمبونه که کتله هفپایمانی کردستانی یا پارلمان عراق دا کمبونه که وان هی او بریاره یانجی دبی قراره که بدن که وگرنه بغدای اگر وگرنه ما بس جی وگر وان و چه به و چه کار بن بگو هر لپارلمان عراق بله من دوێنێ پەیامەکەم بۆ هەواڵانی خۆم نارد بۆ تەواوی پەرلەمانتارانی کوتلەی خۆمان وتم ئێمە ئەوەی کە من لی تێبگەم بە بۆچینی من پێویستە ئێوە خۆتان ئامادە بکەن دەبی بگەڕێنەوە بەغدا چونکە لەبیر نەکەین ئێمە حەقی خۆمان لە بەغدا هەیە مافی کورد لە بەغدا هەیە هەوڵێکماندا ئینجازێکی تاریخیمان کرد هەنگاوێکی زۆر گرنگمان ئەنجامدا هەرچەندە هەموو جیهان لە دژی ئێمە بوو بەڵام لە هەمان کات تاکو ئەو لەحزەیە ئێمە خاوەنی ئەسڵی ئەم وڵاتین بۆیە بە شێوازی دیبلۆماسی بە بەشداریکردن لە پرۆسەی سیاسی بە شەڕکردن بە شێوازی دیبلۆماسی و سیاسیانە و بە حەکیمانە تەنها لەگەڵ بەغدا دەتوانین ئامانجەکانی خۆمان بپێکین چونکە ئەگەر بێت و بەو شێوازە بمینێتەوە لەوانەیە حکوومەتی عراق پێی خۆش بێ ئێمە بایکۆتمان بەردەوام بی سبێ ڕۆژێ بە قانونیش دەڵێن کاکە ئێوە دەوامتان نەکرد لەوانەیە فەسڵیشمان بکەن هەروەکە جەنابتان ئاگادارن ئێستانێکە زۆرینەی عەقلێتی ئەغلەبیەی شیعی دەولەت القانون کە دەیانەوێت حتى حەسانەی پەرلەمانی لە هەندێک لە پەرلەمانتارەکانی کورد بسەنەوە یەکێک لەوانە ناوی منیشی تایە ئێمە چاردە ئەندام پەرلەمانین تەنها لەبەر ئەوەی بەشداری پرۆسی ڕفراندۆمان کردووە و بەپێی یاسای عێراقی ژمارە 156 ئەگەر بچین بۆ مەحکەمە 100% عقوبەکەی ئیعدامکردنە جا بۆیە ئەمە پێم وایە هەموو ئەو هەڵس و کەوتانە ئەو بڕیارانە کە لە بەغدا دەدرێ هەمووی نایاسایی و نادەستورین چونکە مادەی 38 دەستوری عێراق باس لە ڕادەربرین دەکا بە شێوازێکی ئازادانە فری سپیچ یعنی دەڵێ خەڵکی عێراق بۆی هەیە بە هەموو شێوازێک بە هەموو وەسیلەیەک تعبیر لە ڕای خۆی باشە سیروان تو بەحسەوەیەکێتکی لێ هەنێک ژی وە تاوانبار دەکەن وەک پەرلەمانتەرین کورد پەرلەمانە عێراقێدا کە هون بهتر زارێ نەتەوپەرستی دیار دەکەن هون تم بە ئەوەکی عاتفی ینی مورالی بیتر بەحسا کورد و کوردستانê و ئەوهانە دەکەن جهێکیدا کو ئەف ژی یەک دەبێت جهێ نەڕازیبوون ئەو پێکهاتەیەن دنن عێراقی ئەمن پێم وانییە ئەوە بەو شێوازە بێت چونکە ئەگەر ئێمە ڕەگەسپەرستیمان کردە باە یاخود تەنها بەو شێوازەی کە جەنابەت تعبیرت لێ کرد خەڵک کەوا دەڵێ پێم وایە نەمان دەتوانی زیاتر لە 2,400,000 خەڵکی عەرەبی ئاوارەی سوننە و شیعە و هەموو کەمایەتیەکان لە هەرێمی کوردستان لە ناوماڵی خۆمان لە باوەش بگرین و خزمەتیان بکەین ئەوە یەک دوو ئێمە باوەڕمان بە پێکەوە ژیان هەیە ئێمە لە حتا لە ڕیفراندۆم کە کردمان وتمان ئێمە بەر لەوەی استراتیژەتی ئێمە ئەوەیە کە مافی کەمەنەتەواتیەکان ئاین و ئاینزاکان کریشتیانەکان حتا عەرەبەکانیش دەتوانن بەشدار بن و مافەکانیشیان پارێزراوی بە پێی داخوازی و خواستی خۆیان کە ئەوان بە خۆیان بەرنامە ڕێژی بۆ خۆیان بکەن بۆی ئێمەش پاڵپشتیان بکەین لە هەمان کات کە ئێمە لە بەغداد من بۆ نمونە سەرۆکی لژنەی پەروەردەی پەرلەمانیم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەتوانیت لە هەموو ئەندام پەرلەمانەکان برسی هەمویان عەرەبن تەنها من کوردم من وەکو هاوڵاتێکی عێراقی زۆر خزمەتم کردووە لەوێن دەراس وەکو کەسێکی ئەکادیمی پسپۆر لە بواری خۆم تەحەدا دەکەم ڕۆژێک لە ڕۆژان ئەمە بەرەگەسپەرستی ئیشمان کردبێ بەڵام لەلایەکی تر دەبی پەرلەمانتارانی عێراقیش بزانن و خەڵکی عێراقیش هەمووی بزانێ ئێمە نوێنەری خەڵکی کوردستانین ئێمە نوێنەری هەرێمی کوردستانین لە بەغدا باشەکی باشێکی کەسیڕۆن ببورش گوتنەتە ببرم ئەف لە ئالیە بەلکی پێکهاتەیەن دن تێگوتن کووە بڤی ڕەنگی تاوانبار دەکەن لە ئالیە کوردان و ئەم نەبێژن هەمی کوردان لێ بارێکیژی کوردان دەبێژن هون پارلەمانتەرین کورد لە پەرلەمانە عێراقێ و نەتەنێ هون دووری خەڵکی کوردستانê بوون ئەجندەیên خۆدا بەرنامەیên خۆدا hûn دووری پارتیên خۆیان سیاسی بوون ینی بەرسەوا دەوێت دەربارەی چییە؟ ئەمن پێم وانییە وابێت چونکە دەیان جار سەرۆکاتی هەرێمی کوردستان قیادەی سیاسی پارتی دیموکراتی کوردستان سەردان و کۆڕ و کۆبوونەوە و بانگەواز و بەیاننامە و پێشنیازیان خستە بەردەم تێکرای لایەنە سیاسیەکان بۆی بێنە مەیدان بۆی یەکریز بین بۆی پێکەوە بەرنامە ڕێژی بکەین
بۆ ئەوەی پێکەوە بتوانین هەنگاوەکانمان دابنین. بەڵام نەخۆشی کوشندەی خەڵکی کوردستان لەسەر لە هەر چوار پارچەکانی کوردستانەوە بە درێژایی مێژوش نەبوونی یەکڕێزی بووە. ئەمەش تەسیراتی دەرەچی زۆر بووە. لەبیر نەکەن ئێران بە هەموو هێزێکی خۆیەوە بە هەموو توانست و عقلەتی پێشکەوتوی خۆی هەوڵ دەدا هەندێک لایەنە سیاسیەکان هەندێک سەرکردا هەندێک خەڵکی لاواز کەسب بکە بە هەر شتێک بی بە هەر شێوازێک بی بۆ ئەوەی لێنەگەڕن ئەو پرۆسەیە سەرکەوی لە لایەکە تورکیا بە هەمان شێوە لە لایەکی دیکە عێراقیشەوەکو ئەوەی کە دەبینین کاکە ئەمن 4 ساڵ لە بەغدام ئێمە 14 ساڵ لە بەغداین ئێمە کە گەڕینەوە بەغدا دوای پرۆسی ئازادی عێراق ئێمە باوەڕمان بەوە بوو کە بتوانین بێکەوە ئەو وڵاتە دروست بکەینەوە وڵاتێکی فعلەن دیموکراتی پەرلەمانی فیدرالی بێت کە مافی هاوڵاتیان پارێزراوی لەژێر حکمی ئەو دەسەڵاتداریەدا. بەڵام بەداخەوە من لە ساڵی 1999 کە هاتمە ئەمریکا لە نیویۆرک بە بەشداریمان کرد لە کۆنگرەی نیشتیمانی عێراقی لەگەڵ حکوومەتی ئەمریکا بۆ ئەوەی پلانێک دابنین چۆن ڕژێمی دیکتاتۆری سەدامی گۆر بە گۆر بگۆڕین بە سیستەمێکی دیموکراسی. بەڵام بەداخەوە دوای 18 ساڵ کە گەڕامەوە بینیمان ئێمە ببورە ڕژێمی دیکتاتۆریمان گۆڕی بەڵام بە ڕژێمێکی تری دیکتاتۆری و ڕژێمێکی تائیفی. ئێستا عقلەتی زۆرینەی شیعی تائیفی لە عێراق باوەڕی بە مافی هیچ کەمە نەتەواتەکان نییە. بینیمان چۆن حتا خۆ سونەکان عەرەب بوون 120 عێراق سونەکان بوون سونەکانیان هەر فرۆشت و وێران کرد و تاڵان کرد و تەفروتونان کرد. ویستیان هەمان شێوە بەرامبەر بە ئێمە بکەن بەڵام ئێمە کە خەڵک ئەو گلەیە لە ئێمە دەکا لەبەرەوەی ئێمە خۆ بە خاوەنی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان دەزانین و خۆشمان بە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان دەزانین. بۆیە ئێمە داکۆچی لەسەر مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین ناتوانین بێدەنگ بین لە ئاستی ئەو هەموو پێشێلکاری و هەڕەشە و ئەو هەموو غەدر و زوڵم مستەمەی لە خەڵکی هەرێمی کوردستان. ڤەگەرم سەرپرسا دەربارەی ڤەگەرە پارلەمەنتەرین کورد بۆ بەغدایê بەری چەند ڕۆژان بەحسەوەیەکێ دەبوو کو لە گۆڕ یاسەیە جەزایانە عێراقی کو هون 14 پارلەمانتەری کورد ڕاستی دادگەهێ ببن و ڕەنگە دادگەهکردنا وەدا هون ڕاستی سێدارەکردنێژی ببن و ئەس باوەرم توش یەک جوانیژی ji tiliyeteda ji min re diyar bû ku te deng daye wan gotibû ewana ê ku dengê xwedan ewana wê rastî cezayê sêdarekirinê bibin. Baş e hûn ê çawa vegerin di demekê de hûn rastî vê dadgehkirinê bibin. ئێمە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانین ئێمە هیچ کاتێ خۆمان بە زۆرتر نازانین لەو سەرکردانەی کورد کە لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی کوردستاندا شەهید بوون یاخود چوونە بەرپەتی سێدارە لە بەردەستی ڕژێمەکانجا چ لە ڕۆژ هەڵاتبی چ لە ڕۆژ ئاوابی چ لە باکووربی چ لە باشووربی. ئەمن پێم وایە ئەگەر بێت و ئێمەش بچینە بەرپەتی سێدارە شەرەف و شانازێکی گەورەیە اینجا زیاتر ڕنگدانەوەی دەبیم. زۆر بەڕاستکاوی لەگەر هەواڵانی خۆش ئەو قسەم کردووە و ئێمە لەوە ناترسین چونکە ئەمە پێمان وایە هیچ تاوانێکمان نەکردووە تەنها ئێمە بەشداریمان لە پرۆسەیەکی دیموکراسی مافێکی سروشتی کە بە پێی جارنامەی گەردوونی یاخود بە پێی بڕیاری نەتەوەیە گرتووەکان ژمارە 14 لە دێسەمبەری 1960 کە ڕێگای داوە هەموو گەلێک کە زوڵ مستەمی لێکرابی مافی خۆی هەیە ڕای خۆی دەرببری سلف دترمینیشن بکات و بڕیارەکەی خۆی بدات. لە هەما دادگەها بلندا عێراقێ بریارە قەدەخەکردنا ئەنجامên ریفرەندۆمێدا و قەدەخەکردنا ku her beşek ji Iraqê jê perçev bêda û rêzdarê Şirvan Barzanî serokê hikûmeta Herêma Kurdistanê wî jî got em rêzê li biryara dadgeha bilinda Iraqê digirin. وەکو وتم ئێمە لەو قۆناغا پێویستمان بەوەیە لەگەڵ عێراق وتوێژ دەست پێ بکەینەوە ئەوە یەک. بەڵام کەس ناتوانی ئلغای یاخود ڕەفزی ئاکامی ریفراندۆم بکات. ریفراندۆم زۆرینەی خەڵکی کوردستان 93% زیاتر لە 3 ملیۆن خەڵک دەنجی داوە. ئەمە ڕای خەڵکە. سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانیش و محکەمەی باڵای عێراق و حکوومەتی عێراقیش پەرلەمانی عێراقیش ناتوانێەوە ئێلغا بکاتەوە. دەتوانین جارێکی دیکە ئەگەر بمانەوێ ئێلغای بکەین و جارێک کە دەبی ریفراندۆم بکرێتەوە خەڵکی هەرێمی کوردستان بڕیا بدەنەوە. من دڵنیامە ئەو جارێ ئەگەر
ئەگەر ڕفراندۆم بکرێتەوە ئەم جارە زیاتریش دەنگ بێنێتەوە جا بۆیە لە بەڵام مەسەلەکە سیاسیە بەکارهێنانی حکمەتە ئێمە و دەست بەجێ بەر لە ڕفراندۆم و دوای ڕفراندۆمیش دەست پێشخەریەکانی جەناوی سەرۆک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بوو کە دایالۆگ دەست پێ بکەین بە بێ مەرج بچین لەگەڵ بەغدا دابنیشین بەڵام بەداخەوە ئەمان هەرچەندە بڕیاری پێشوەختەیان دابوو کە هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان و تەواوی ئەو سنوورانە بگرنەوە بە بەڵگە دەرکەوتووە ئێستا زۆر خەڵکەیە لەوانە پێ بڵێ کاکە ئەوە بۆ حکوومەت هجووم دەکاتە سەر ئێوە لەوانێ برن لەبەر بەهۆی ئەنجامدانی ڕفراندۆ بوو نەخێر ئەوەوانە سیروان هون پێشبینە دەربارەی دیالۆگێدا هون پێشبینیاوەیەکێ دەکەن کە حکوومەتە ناوەندی بپەژێرینە کۆ مادەیەن دەستوریەن گرێدایی بە ناوچەیەن ئەم ببێژن ناکۆک یا مادەیە 140 کو کەرکک di nav de ye û madeya 112 ku behsa dehatên neftê û jêderê neftê û dabeşkirina wê dike û madeya 114 ya wekbê dabeşkirina desthilatdariya dergehên sînorî hûn pêşbîniya wê yekê dikin ku ev madana bêne guftugû kirin ئەو مادانە پێویست بوو چارەسەر بکرابان زووتر بە تایبەتی مادەی 140 ئەگەر عێراق دەیەوێت هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان و بڵێ من دەستور تەطبیق دەکەم دەبایە لە بەر لە کۆتایی 2007 مادەی 140 جێبەجێ کردبا و تەطبیق کردبا لە سەردەمی مالیکی و دوو کابینە و لە سەردەمی عیبادیش و هەروەها نەدەبا حسار بخرابە سەر قوتی خەڵکی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە زیاتر لە 55 بەندی دەستوری لەلایەن خودی حکوومەتی عێراق پێشێلکراون و لەگەڵ ڕفراندۆمی زیاتر بەندی دەستوری پێشێلکردن لەوانە ئاخیر پێشێلکاری وێڕای هێرشەکانی بۆ سەر هەرێمی کوردستان وەکو باسمان کردمان دەینۆ و هەروەها مەسلەی لابردنی حەسانەی پەرلەمانی مادەی 38 کە پەیوەندی بە ئازادی ڕادەربرین هەیە ئەوەی کە لەوەش گرنگتر ڕەزامەندیدانی ئەنجومەنی نوێنەرانی ئەنجومەنی حکوومەتی عێراق لەسەر بودجەی 2010 بەبێ بەشداری پێکردنی هەرێمی کوردستان ئەمەش خەرقێکی تری دەستوری و یاساییە کە حکوومەتی ناوەندی کردی و هەروەها و گۆڕینی ناوی هەرێمی کوردستان بە ناوی شیمالی عێراق یاخود تەعاملکردن کەوەی لە موازنەی 2010 هاتووە ناڵی هەرێمی کوردستان دەڕێ محافەزات ناوی محافەزات دەینی و هەروەها ئێمە لە پەرلەمانی عێراق هەڵەبجەمان کردە پارێزگایەکوە لە موازنەی پار ساڵ بودجەشی بۆ تەرخانکەرەکەچی ئەم ساڵ هەرناوی نەهاتووە هەموو ئەوانە پێشێلکاری یاسایی و دەستوری لەلایەن حکوومەتی عێراقجا پێویستە عێراق بە خۆدا چوونەوە بکات بەڵام بەداخەوە من دەڵێم عێراق لە بەردەستی عێراقیەکان نییە و نەبوونی قیادەیەکی حەکیمی ڕاستگۆ و عێراقیەتی ئەسڵ وای کردووە کە بەو شێوازە ببنە دەستی جێبەجێکردنی استراتیژیەت و پیلانی وڵاتانی دەوروبەر کە ئەمەش کارەساتی بۆ سەرتەواوی خەڵکانی عێراق هێناوە نەوەک هەرێمی کوردستان hûn behsa cardin vegerine serdanatê Amerîka em dixwazim heva girêdin yanî hûn dixwazin ji Amerîka re bibêjin herhal serokatiya herêmê jî di dema piştî referandumê piştî ku êrîşa herêma Kurdistanê bûn û bi taybetî Kerkûkê behsa wê yekê dibû ku hêzên heşt şebiyên girêdayî bi Îranê ve dibin û ew jî bêhtir derêkete pêş bi taybetî dema behsa Amerîka dibû rola Amerîka çima rê dan û te jî niha axaftina xwe de behsa wê yekê kir baş e bê wê yekê em dizanin hûn dikarin ji Amerîkaya re bibêjin divê hêz heşt şebî bikişên û evên girêdayî bi Îranê vegerin Îranê baş e piştra hûn ê çi bi taybetî çi Amerîka dixwazin ئێمە پێویستە سەرەتا واقعەکەی وەکو خۆی لە ئەمریکا بگەینین ئەمن پێم وایە حکوومەتی عێراق درۆی لەگەڵ ئەمریکا کرد بە تایبەتی عیبادی چونکە وتی من دەچم دەستور جێبەجێ دەکەم و هەروەها شەڕ و نادات بەڵام کە میدیاکان دەست بەجێ بینیان بڵاویان کردەوە چۆن قاسم سلەیمانی سەرپەرشتی میلێشیەکانی حەشد شەعبی و پاسدارانی ئێرانی و ژەیشی عێراقی کرد و بە دەبابەی ئەبرام سوهاتە هێرشی کردە سەر ئەو شارانە و سنوورەکانی هەرێمی کوردستان و خەڵکێکی زۆریان کوشت و بڕیەوانە ئیتر ئەمە قابلی قبول نییە و بینیمان لەسەر هەمەرەکان لەسەر چەکە قورسەکان وێنەی خامنەئی و خۆمەینی و ئەم میلیشیاکان لەسەر ئەم ئەوانە بوو پێم وایە ئەوە بەخۆی جێی پرسیارە
ڕەفزی پێکاتەکانی عێراق ناکەین، ئەمە باوەڕمان بە پێکەوە ژیانە، بەڵام داکۆچیش لەسەر مافەکانی خۆمان دەکەین. پێشێلکاریە یاساییەکان و دەستوریەکانی عێراق، تاوانەکانی جەنگ ئێمە دەبی بگەینینە شوێنی خۆمان، و هەروەها من لە ئاکامی ئەو سەردانە لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی مافی مرۆڤ، ئەمنستی ئینتەرناشناڵ، لەگەر کۆنگرس، لەگەر دەسەڵاتداران لە زانکۆکان کۆمەڵێک کۆڕ و کۆبوونەوە سمینارەوان کردووە بە بەڵگەش کۆمەڵێک دۆکیومنتمان داونەتە دەست، بە تایبەتیش تەواوی ئەو پێشێلکاری دەستوریانەی کەوا لەلایەن حکوومەتی فیدرالی عێراقی ئەنجام دراون لە خلالی ئەو چەند ساڵی ڕابردوو، و بە تایبەتی کۆمەڵێک کەیسی زۆر گەورە هەن پەیوەندی بە فەسادەوە هەیە. بۆ نمونە من یەکێک لەو کێسانە کە زۆر زیندووە بە بەڵگەوە لە بەردەسمە مەسەلەی یاسای ژمارەیەکی عێراقی کە پەیوەستە بە دروستکردنی باڵەخانەی قوتابخانەکان. لە سەردەمی مالیکی زیاتر لە 2 بلیۆن دۆلاری ئەمریکی تەرخان کرا بۆ ئەوەی کۆمەڵێک قوتابخانە 1700 قوتابخانە لە پارێزگاکانی عێراق دروست بکرێ. بەڵام مالیکی چی کرد لەگەڵ وەزیری پێشوو محەممەد تەمیم کە لە مکەوەنی سونیە وەزیری پەروەردەی عێراق لەگەڵ وەزیری سناعی عێراق هەستان تەواوی 6 لە سەدای بڕی ئەو پارەیەی کە تەرخان کرابوو دایانە هەندێک لە کۆنتراتچیەکانی کە سەر بەخۆیانەوە بوون لە هەموو پارێزگاکان، و ئەمانە هەستان چیان کرد هەموو ئەو قوتابخانەیان تێکدا بە نیازی چاکردنەوە، و لە هەفتەی یەکەم 6 لە سەدای بڕی ئەو پارە تەرخان کراوە سەحب کرا لە بانقەکان، 6 لە سەدای 2 بلیۆن، یعنی زیاتر لە نزیکەی بلیۆنێک و 200 میلیۆن دۆلار. هەموو ئەو پارەیە ڕۆویش تاکو ئێستا ئەوە لە 2011 تقریبا 6 ساڵ زیاترە تەنها یەک قوتابخانەش دروست نەکرایەوە. و باسی نەوتیش ناکەین، باسی ئەو هەموو خڕوقاتە و ئەو هەموو فەسادەی کە لە وڵاتە ڕوودەدا کە کەس نەتوانە، چونکە یاسا بەرقەرار نییە کەس سزانەدرا. بۆ نمونە تەسلیمکردنی مووسڵ بە داعش. ئێمە خۆبەر لەوە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ئاگاداری حکوومەتی عێراقی کرد، ئاگاداری خودی مالیکی کرد لە ڕێی سەفیری ئەمریکا و لە ڕێی وەزیری خارجەی عێراق و لە ڕێی عەمار حەکیم کە بەڵێ مووسڵ خطوورەتی لەسرە ئاگاداری مالیکی بکەن. 3 ڕۆژ بەر لە داخلبوونی داعش بۆ مووسڵ جارێکی تر بە تەلەفۆن خودی جەنابی سەرۆک بارزانی پەیوەندی بە مالیکی کردبوو، پێوت بوو ئەوان وا داخل دەبن. بەڵام لە جیاتی ئەوەی بڵێ باشەقوت بنێری یاخود بڕێ هاوکارمان بن، ڕێگای نەدا بوو ئێمە بچین. تەمان دوای ئەوەی کە تحقیق کرا لە پەرلەمانی عێراق، دوای 6 مانگ تحقیقکردن لێ کۆڵینەوەیەکی جددی بە دەرکەوت خودی مالیکی بڕیاری داوە بە سەرباز و قائیدەکانی عسکەری خۆی کە مووسڵ بەجێبێرن بە بای 13 بلیۆن دۆلاری ئەمریکی چەک و ئەسلیحەی پێشکەوت و تەسلیم بە داعش کرا. بەڵام ئێستاش مالیکی هەر لەوەیە و هیچ سزانەدرا. ڕاستە زانی ئەڤانە پرسگیرێکێن وەکت بێت بەرفرەهینە بداوی نایەن. ئەستخوازم بهتر بەحسا داخوازێنەوە بکەم divê qonağêda daxwazin herêma Kurdistanê bigiştî û tu jî parlamenterekî Kurdî ku nûêneratiya Kurdan dikî li Iraqê. Eger yani daxwazên we ew ji Amerîka ji îrotil Amerîka hûn dixwazin ku rewş vegere wekî roja berî roja 24 mehê roja berî referendumê. Başa eger wiha bê referendum ji bo çi bû? Ez naxwazim bibêjim rast e mafê xelkekî ye bes tiştek heye rastiyek li ser erdê heye ku îro welatên derdorê napejirînin hikûmet bi awakî tund ji berê got em ê wekî hêzê bi kar bînin. Çima ev referendum hat derxist? Firseke mezin پرسیارێکی جوانە. پرۆژەیەکی ڕێگای هەیە لە هەولێر بۆ ستنووری حاجی عومەران. طبعاً کۆمەڵێک تونێڵی پێویستە. ئێمە بڕیارمانداست 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا 4 ساڵ پێش ئێستا کە ئەو ڕێگای بکەین. ڕێگەمان کرد 2 تونێڵ تەواو بووین، ئێستا بەکاریش دێن. بەڵام 2-3 تونێڵی تکەی گەورە ماون تەواو نەکراون. ڕیفراندۆمیش بە هەمان شێوە. ڕیفراندۆم ئێمە ئامانجی خەڵکی کوردستان دیارە کە دەبێ ڕۆژێک لە ڕۆژان بە مافی ڕەوای خۆی بگا وەکو هەر گەلێکی سەر ئەو زەمینە. باشە بۆ 22 وڵاتی عەرەبی هەبن بەڵام دەوڵەتێکی کوردی نەبی. ئەمە پرسیارە. و
ئێمە توانیمان ستێپێکی زۆر گەورە بچینە پێش هەنگاوێکی گەورە بچینە پێش ئەگەر بە هەموو هێزێکیشەوە هەموو هەڵوێستەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە بەڵێ فەرمون کاکە دایالۆگ بکەین بەڵام داخوازی ئێمە ئەوەیە لە ئەمریکا یەک دایالۆگ بکرێ پێش هەموو شتێک دەبی بڕیارێک بدرێ کە شەڕ ڕابگیرێ چیتر پێشێکاری نەکرێت چیتر حکوومەتی عێراق لەگەڵ میلیشیاکان و لەگەڵ پاسداران و لەگەڵ جەیشی دەرەچی هێرش نەکاتە سەر هەرێمی کوردستان تاتەن ئەمە ڕابگیر ئەمە داوا دەکەین لە ئەمریکا دوو لەو گفتوگویانەی کە دەکرێت داوا دەکەین نەتەوەی گرتوەکان اتحاد ئەوروپی و بە تایبەتی ئەمریکاش سەرپەرشتی ئەو دایالۆگە بکە سەرپەرشتی ئەو گفتوگویانە بکە سێ فشار بخەنە سەر عێراق بۆ ئەوەی دەستور جێبێت ئەمە ڕازین بە دەستور کاکە ڕازین دەستور جێبەجێ بکرێت دوێ دەرێدا کوشیرۆڤکردنە دەستوری ژعالی وە بەرەنگێکی ژعالی حکوومەتە ناوەندی و بەرەنگێکی دنە هەمان دەستورە هەرێک بشێگوۆ شێوەیە خۆی شیرۆڤەدێکی هەر حال ئەگەر ئەمریکا فشاردا سەر هەردوو ئالیانژی گفتوگۆژی بوو بنەرینەتەوەی کورد بەهێزتر بن ji berî ڕۆژەبەری ڕفرەندۆمێ ئان لاوازتر بن کورد هەروەکو خۆیەتی هەر بەهێزە و ئینتیمای کورد بە دەرکەوت بۆ هەموو جیهان خۆمە ئەگەر ڕفراندۆمیشمان نەکرد لە هەرێمی کوردستان تەنها هەڵمەتی ئەنجامدانی ڕفراندۆم سەلماندی بۆ هەموو جیهان کە هەموو کورد لە هەموو پارچەکان لە سەرتاسەری جیهان لەگەڵ ڕفراندۆمە ئاواتی هەموو کوردێکە کە ڕۆژێک لە ڕۆژان بگاتە سربەخۆیی و ئەو سربەخۆیەش بەڕێی من تەنها بەوە دەبێت کە یەک ڕیز بین یەک دوو خوای گەورە پاڵپشمان دەکات سێ ئەگەر ئێمە نەتوانین وا بکەین استراتیژەتی ئەمریکا و استراتیژەتی هەرێمی کوردستان تێک بکاتەوە بەبێ ئەمریکا ئێمە ناتوانین چونکە هەموو کورد دەزانیت هیچ کاتێک ئەمە ناتوانین ئەو مافەمان لە تورکیا وەربگرین هیچ کاتێک ناتوانێت ئێران ڕازیبی بەوەی کە کورد دەوڵەت بی هیچ کاتێکیش عێراق دان بە مافیگەلی کوردستان دانانێت جا بۆیە ئێمە دەبی بتوانین زۆر حەچیمانە بە دیبلۆماسیەت ئەم ئامانجە بەدی بێنێن هەرەوە شەوای کردوکە من ئەوڕۆ بێمە ئێرە وەکو ئەرکێکی نیشتیمانی ڤاڵنتێرلی هاتووم دەمەوێ بە پێی توانای خۆم بە پێی پەیوەندەکانی خۆم بە پێی هەوڵ و کۆشی خۆم منیش ئەسپی خۆم لە بوارە تاو بدەم تاکو خەڵکی ئەمریکا لێ ئاگاداربی دەسەڵاتدارەتی ئەمریکا لێ ئاگاداربی پێم وایە تا ڕادێکی باشیش توانیمە زۆش بکەن هاوکات شاندی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە لێرەیە و ئەو ڕۆژە لەگەڵ بەڕێز کاک فەلاح مستەفا بێکەوە کۆبنێکی باشمانە بوو لەگەڵ بەڕێز بەیانخان نوێنەری حکوومەتی هەرێمە لێرە ئەمانیش لە هەوڵ و کۆشیشی زۆر چاکدان ئەمن گەشتبینم بەوەی بەس وەکو وتم ئێمە ئەو گلەیەش لە خەڵک نەکەین بە تایبەتی لە ئەمریکاش خەڵکیمە حەقی خۆیەتی بەعاتف بەوە زۆر عادزە چونکە پێشبینیان دەکرد کە ئەمە لە باتی خەڵات بکرێن دوای ئەوە کە توانیمان دەوڵەتی ئیسلامی تێک بشتینین ئێمە گەورەترین دەوڵەتی ئیسلامی کە هەڕەشە بوو بۆ سەرتاسەری جیهان بۆ سەر ئەوروپا بۆ سەر ئەمریکا ئێمە تێکماشکان بەڵام بە هەر حاڵ ئەوەی ڕوویدا دەکرێت لێرە بەولایەوە ئێمە پێداچوونەوەیکی باشتر بکەین ریفۆرمی عیلاقاتی خۆمان بکەینەوە و وەکو وتم لەگەڵ استراتیژەتی ئەمریکا زیاتر لە یەکتر نزیک ببینەوە بۆ ئەوی بتوانین لە ئایندەکی نزیک بڕیاری کۆتایی بدەین. بەێ ئەندامی کوردی پەرلەمانە عێراقی ڕێزدار سێروان عەبدەڵڵا ئیسماعیل گەلەک سپاس بۆ بەشداربوونەوە. زۆر سپاس ڕێستان هەیە.